أو شيء تأخذ بكل باكل عرسة بايتأخذ والله بايتأخذ قلمي مكولها وەک چۆن بەڵێنماندا بەیەکەوە جیاوازی دروست دەکەین هاتین و جیاوازیمان دروست کرد دەنگی ڕێباز مارکاوەلمان گەیاندە لایەنی پەیوەندیدار بارودۆخی تەندروستی مامڕەشۆی سازمان گەیاندە وەزیری تەندروستی و بەرزترین ئاستی لایەنی پەیوەندیدار پاڕانەوەی مەلابەسام و مولیلبیعی مامنووریمان کردە ترێندی سۆشیال میدیا پایتەخت میدیا هەمیشە لە بەرەی خەڵک بووە خەمەکانی خەڵکی بە خەمی خۆی زانیوە و کارەکانی دوایین 2 هەفتەی دەرخەری ئەمان ئەمەش دوای ئەوەی بۆ هۆکاری ئەوەی وەزیر و بەرپرسانی حکوومەت و کەسایەتیەکان لە ڕێگەی مایکەکەیەوە بەدەم داوای خەڵکەوە بێن هەر ئەوەش نا بەڵکو و پایتەخت میدیا تەرەندی دیکەی هەبوو لە گەیاندنی پەیام و لە ناساندنی کەسانی دیکە لە نمونە مامنووری و پاڕانەوەکەی مەلابەسام قوربانی پایتەختی بم کە یەکە کەلانە بە کەلچی ڕێبازیان یەک کەناردکەش تێرە دوایەوەی ڕێباز مارکاوەل لەلایەن چەند کەسێک ئەتک کرا پایتەخت میدیا وەکو تاکە دەستگا بەهانایەوە چوو لە ڕێگەی پایتەختەوە ئاسایش و پۆلیس و لایەنە پەیوەندیدارەکانی هەولێر هاتنە سەرهێڵ و تۆمەتبارانی ئەتکردنی مارکاولیان دەستگیر کرد جگەلەوەی لە ڕێگەی پایتەختەوە ڕێباز مارکاوەل پەیامەکەی بەوالی شار گەیاند و ئەویش بەڵێنی پێدا کە حەقەکەی وەردەگرێتەوە دوای دەستگیرکردنی تۆمەتبارانی ئەتکردنی ڕێباز مارکاوەل پایتەخت میدیا بە دوواداچوونی بۆ ڕەوشی هونەرمەندێکی میلی هەولێر بە ناوی ڕەشۆی ساز کرد بەس جگەلانگۆ کەسکە ناتیەوە وا دیارە دکتۆر سامانمان لەگەڵە دکتۆر سامان سڵاوت لێبێت من نەهرۆم لە پایتەخت میدیا چیمان بۆ دەکەیت بۆ تەندروستی ڕەشاد زیرەک مام ڕەشۆی ساز کە ئێستا 7 مانگە لە نێو جێگەدا کەوتۆ و تووشی جەڵتەی مێشک بووە دوای کەمتر لە کاتژمێرێک دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی و عەبدوڵڵا فەرهاد جەلیل خەیات کەسایەتی و سەرمایەداری هەولێر هاتنە سەرهێڵ یارمەتی مادی مام ڕەشۆی سازیاندا و گواسترایەوە بۆ نەخۆشخانە بۆ ئەوەی لەژێر چاودێری پزیشکان بمێنێتەوە و خزمەت بکرێت دوای ئەم کاراش هەم وەزیر و هەم لایەنەکانی دیکەی پەیوەندیدار سوپاسی پایتەخت میدیایان کرد کە بۆتە ئامرازی پەیوەندی نێوان خەڵک و لایەنە پەیوەندیدارەکان پاڕانەوەی مەلابەسام ئەو گەنجەی نەخۆشی داون سیندرۆمی هەیە بەهۆی نەبارینی باران بۆ ترێند لە سۆشیال میدیا و لە پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا نزیکەی 2 ملیۆن بینەری هەبوو کە ئەو گەنجە بە گریانەوە دەپاڕایەوە بۆ ئەوەی خودای گەورە بارانی بەڕەحمەت بنێرێت دوای پاڕانەوەکانیشی خودای گەورە بارانی بەڕەحمی خۆی داباراند و دڵەکانی ئارام کردەوە چاکە بیفرۆشتەوە چەند ئەکات من نایفرۆشم ئەمە مەگەر جەنازەکەم بڕا بۆ تۆ بەت عەدلی ئەمەش بڕا بۆ تۆ بەعەدل نایفرۆشم دەبری کابرا عەرەبوتی مول البیع ئیفرۆشتن نییە و نایفرۆشم مولی البیع ئەو دەستەواژەیە بوو کە مامنووری خاوەنی یەک لە ئۆتۆمبیڵە بێسەرەتاکان لە ڕێگەی مایکی پایتەخت میدیا بەکاری هێنا ئەمەش دوای ئەوەی ڕێگری لە ئۆتۆمبیڵە بێسەرەتاکان دەکرا و دەستیان بەسەردا دەگیرا دوای بەکارهێنانی ئەم دەستەواژەیەش ڤیدیۆکە بووە ترێندی سۆشیال میدیا خاوەنەکانی ئۆتۆمبیڵە بێسەرەتاکان وەکو دروشم بەکاریان دەهێنا و کاردانەوەی زۆری دروست کرد پایتەخت میدیا لە ماوەی 6 مانگی دروستبوونی هەمیشە کاری کردووە بۆ ئەوەی دەنگی خەڵک بگەینێ و بۆتە ئامرازی پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک جگە لە بابەتەکانی دیکەی سەرەوەش چەندین دەستکەوتی دیکەی هەبووە و ئەوانەی باسمان کرد تەنها لە ماوەی کەمتر لە 2 هەفتەدا بووە